کاتتان باش بیسەران و بینەرانی رادیۆ و سۆشال میدیای کوردستان 24 بە خۆشحاڵیەوە و بە یارمەتی هاوکارم هونەر ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. بەڵێ بینەرانمان گوێگرەکانمان بیرمان نەچێ ئێمە چەند هەفتەیەکە باز لە کاریگەریەکانی زیرەکی دەستکرد دەکەین و ئەم هەفتەیە و لەم ڕۆژدا بەردەوام درێژە بە ڕۆڵ و کاریگەریەکانی زیرەکی دەستکرد دەدەین. ئەمجارە لەسەر میدیا، لەسەر ئامرازەکانی ڕاگەیاندن، لەسەر خۆمان دەزانین چ ڕۆڵ و کاریگەریەکی گەورەی بەسەر پیشەسازی میدیادا هێناوە. بۆیە لەژێر ڕۆشنایی ئەم باسە و ئەم پرۆگرامەدا باس لە هەموو ئەو گۆڕانکاریانە ئەکەین کە زیرەکی دەستکرد لە نێو کایەی میدیادا دروستی کردووە. بۆ ئەمە بەستا میوانداری بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە ماردین عەبدوڵڵا ئەنوەرمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕن لە بواری زیرەکی دەستکرد و هاوکات مامۆستان لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر. بەخێر بێ، ئەم کاتت باش. زۆر سپاس دکتۆرە. هەر بژیت. ممنون. وەزعت چۆنە؟ سپاس الحەمدولillah زۆر باشم. هەر باش بی. دکتۆرە ماردین، زیرەکی دەستکرد لە ئێستادا چ کاریگەریەکی هەیە ئەگەر ئێمە هەڵوەستە بکەین لەسەر میدیای کوردی بە تایبەتی و هەتاوەکو چەند دەستگا میدیاییەکانمان بە تایبەتی کوردستان 24 لەبەرەوەی بینەرێکی باشی کوردستان 24 توانیوێتی سوود لەم تەکنەلۆژیا نوێ وەربگرێ. تەواو ڕاستە، دڵمانش زۆر پێخۆشە کە دەستگایەکانی ڕاگەیاندنی کوردی بەڕاستی دەستیان پێکرد بەرەبەرە ژیری دەستکرد بەکاربیێنی لە بوارە وەکو هەموو بوارەکانی تەندروستی و پەروەردە کە ئێستا زیرەکی دەستکرد بەکاردێت. بەڵێ لە میدیاکارەکانی کوردی بە خۆشحاڵیەوە دەستیان پێکردیە. تەمان ئەوەش بەدەر لە دەستگایەکانی چ عالەمی و چ بابێن عەرەبیەکان. یەک لە هەر گرنگ بەکارهێنانی ئەو ژیری دەستکرد لە میدیای ئەوە یەکە پرۆفشناڵتی پیشان دەدا، پرۆفشناڵتی ئەو دەستگایانە پیشان دەدا، چونکە یەک لەوانەیە کە یارمەتی دەرە لۆ دەستگای میدیای، یەک لەوانەیە کە ئاستی ئەو دەستگای میدیایەکان بەرز دەکاتەوە لۆ ئاستی ئینتەرنەشنەڵی. ئەو دەچێت بە ئەوەیە ئەو کەسانی کە وەکو با بڵێن هەواڵسازی دەکەن، یان ئەو کەسانێک کە ڤیدیۆی دروست دەکەن، یان ئەو کەسانی بێژەرش، ینی ئەو کەسانی کە بێژەرن بەڕاستی ئەوەش پێویستیان پێیە کە تۆڵەکانی زیرەکی دەستکرد بەکاربێن و شارەزایشیان هەبیلەی. باشە، ئێمە دەزانین لە ئێستادا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد دکتۆرە کەم تا زۆر دەستگا میدیایەکان بە مەبەستی پرۆفێشناڵ بوون، بە مەبەستی کێبڕکێ لە بازاری کاردا پەنایان بۆ ئەم تەکنەلۆژیا نوێ بردووە. بەڵام ئاخۆ ژێرخانی تەکنیکی هەر یەکێک لەم دەستگایانە هەتاوەکو چەند لەبارە بۆ ئەوەی سوود لە زیرەکی دەستکرد وەربگرن. خۆی بەڕاستی ژێرخانی دەوێ، یەک لەوانەیە کە پارەیەکی دەوێ، یەک لەوانەیە لە ئەوەی پرۆگرامەکانی ئەو ئاسانکاری کە دەکرێت بەڕێگەی AI دەبی ئەو پرۆگرامانەی هەبی، دەبی ئەو خەڵکانە ڕاهینانیان پێکراوی لە بەکارهێنانی. یەک لەوانەی کۆمپیوتەری با بڵێن پرۆفشناڵیان دەوێ. طبعاً لەوانەیە زۆر زەحمەتە بینەری احتیاجی کە یان بینەریان بیسەر بزانی کە ئەو دەستگایە بەکاری هێنایە، بەڵام لەوانی لۆمە ئەمە کە شارەزایینە ئاسانە لۆمە. یعنی لەوانەیە ئێستا ئەو شتانی کە ببیندرێت، یەک لەوانەیە کە بیژەری دەستکرد، بیژەری دەستکرد کە دەیبینی دەزانی کە ئەوە بێژەرەکە و دەستکردە و بەڕاستی لە با بڵێن لە ناو عەرەبەکان و دەستگای میدیای عەرەبەکان دەستیان پێکرد بە گرنگی پێ بدەین و ئەگزامپڵی زۆرمان هەیە. نمونەیمان زۆر هەمە نمونەی فضە. طبعا فضە بێژەرێکی دەستکردی کوێیتیە، بە عەرەبیەکی پتەی قسەی دەکا، بەڵام ئێستا داوای لێ کردێکە بە شێوەزارەی کوێیتی قسەی بکە و هەیتمان لە چین سۆگیۆمان هەیە کە ئەوش بێژەرێکی چینیە. طبعا ئەوە بینەری ئەتیادی کە ئەوەی دەبینی دەزانی کە ئەو چەناڵە زیرەکی دەستکرد بەکارهێنایە، بەڵام لۆشی کردنەوەی هەواڵ، لۆ نووسینی هەواڵ بەڕاستی ئەوە لەوانەیە یەکێکی لە ناو با بڵێن شارەزابی لێ بزانی ئایا ئەو هەواڵە یان ئەو ڤیدیۆیە بە ژیری دەستکرد بەکار ینی هاتیە یان نە. بەڵێ
BBC یەکێکە لەو دامەزراوە میدیایانەی کە لەسەر ئاستی میدیای جیهانی ڕۆڵێکی گەورە و کارای هەیە و بە میدیا پرۆفێشناڵەکە ناوە برێ. باس لەواکە ئەڵێ ئێمە ڕەنگە لە داهاتوودا ئیتر پێویستمان بە داڕێژەر و محەڕیری هەواڵ نەمێنێ لەبەرەوەی ڕۆبۆتەکانمان ئەوەنە جوان سیاغەی هەواڵەکانمان بۆکەن و هەواڵەکانمان بۆ نووسن کە ئەمەش بۆ خۆی ڕەنگە ئێمە بە ڕەشبین نەبین هەمیشە بڵین هێزی کار یاخود دەستی کار کەمەکاتەوە بەڵام هاوکات لەلایەن سلبیەکەیەوە لایەنی ئەرێنیشی هەیە لایەنی ئیجابیشی هەیە بۆ خودی میدیا و بۆ دەستگاکان. بەڵام لێرەیە دکتۆرە ماردین ئەمێ بپرسم ئاخۆ ئەم زیرەکی دەستکردا بۆ نێو میدیایەک پێویستیە لە ئێستادا یان تەنیا بۆ بابەتێکی سەرنجڕاکێشیە و بۆ ئەوەی ئەو میدیایە لەناو کێبڕکێ لەناو زنجیرە کێبڕکیەکانی لەگەڵ میدیاکانی ترا بەجێ نەمێنێت. خۆی دکتۆرە سارا زۆرش پێویستە و تەنها ئەگەر ئیستا ئەمە لەگەڵ ئەو ژیری دەستکردە و لە ناو میدیایەکان دانەدرا بەڕاستی زەحمەتە کە بەردەوام بین لەوەی کە لە داهاتوو چ بکرێت. طبعاً ئەو ژیری دەستکرد کە ئەو کەسانی کە هەواڵی دەنووسن نابلعکس یارمەتی دەری وان دەبی یان تەسەور کە ئەتوو لە ڕۆژێک لە جارێک 4-5 گەرمە هەواڵ دێت هەندێک جارە پرێشە هەیە لەسەر هەواڵساز یان لەسەر بێژەر بەڵام ئەگەر ژیری دەستکرد بەکار بێت بەڕاستی ئاسانکردن لە دارشتنی هەواڵەکەی دێ. پێویستی بە چاودێرە بەڵێ پێویستی بە چاودێرە بەڵام ئەمن کلمەی چاودێر لەوانی ئەگەر بگۆڕم بە ناوی ethical consideration یعنی ئەخلاقیاتی ئیش کە تو ڤیددیۆیەکی دادنەی زۆر گرنگە ڤیددیۆیەکە ڕاستەقی نەبی هەواڵەکی دادنەی هەواڵەکی ڕاستەقی نەبی نەک هەواڵەکە کە AI درستی کردیە کە ژیری دەستکرد درستی کردیە. دەستگای عالەمی دەستگایەکی وەکو BBC بەڕاستی بە ینی ئەلانی کردیە کە ئەو ژیری دەستکرد بەکاردەیت واتە لە ناحیەی نووسینی هەواڵ بەجات GPT دەیکا و لە عینی کات ڕسم دروستکردین یعنی تەسەوەرکە هەواڵک کە دابژرێت لە جێتی تو ڕسمەکی بینی دەکرێت یارمەتی بدا ڕسمەکی لۆ دابنێت یعنی ئیشەکەی ئاسان کردیە بەڵام لەگەڵ ئەوەی چاودێری هەبی لەگەڵ ئەوەی یارمەتی دەربی لە ئەو کەسانی کە لە میدیا ئیش دەکەن. بەڵێ دکتۆرە باسی چاودێرەکەی بۆ کوالیتی و ناوەڕۆکی ئەو بابەتانی کە لە ڕێی زیرەکی دەستکردەوە بڵاوەکرێتەوە بۆی ئێمە عادەتەن کە باسی میدیاکەین ئەڵێن میدیا ڕۆڵی چاودێر ئەبینێ پردی پەیوەندیە لە نێوان لایەنی پەیوەندیدار و خەڵکدا دەبێت بەرژەوەندی خەڵک بە هەند وەربگیرێ کەواتە لەم مەسەلەی زیرەکی دەستکردەشدا ئێمە پێویستمان وەکو خۆتەڵی بە چاودێرێکە بۆ ئەو بابەتانەی کە بڵاو ئەکرێتەوە ئاخۆ ئەو بابەتانەی کە ڕۆبۆتەکان یاخود زیرەکی دەستکرد بڵاو یەکەنەوە لە شوێنی میدیاکانە ئەو بابەتانەیە کە خواستی خەڵکی لەسەر یان خۆی دیاری ئەکازیرەکی دەستکرد وا تۆڵی پێویستی بە چاودێرە. خۆی یەک نمونەکت پێدەدەم تەبان کە شاژنی وێڵز کێت مەتڵدن کە نەخۆش کرا یان ئەعلانی کرد نەخۆشیەکەوی پاشی ماوەک ڤیددیۆیەکمان دیت کە خۆی قسەی دەکا و باسی نەخۆشەکەوی دەکا زۆر کەس کە خۆشیان دەیە و شاژنە نووسیان کە ئەوە هەو نییە ئەوە ژیری دەستکردە هەرچەندە دەستگایەکە کە ئەو خەبەرەی دانا دەستگایەکی عالەمیە و دەستگایەکی پرۆفشنەڵە بەڵام دانانی خەبەرێکی وەکو ئەوە وەکو جەنابەت گوتت پێویستی بە چاودێرە چونکە ئێستا ئەوەندە خەبەری ساختە هەیە ئەم چاودێرە هەر لە ڕێی تەکنەلۆژیای زیرەکی دەستکردەکەەوە دابنرێ یان لە ڕێی هێزی مرۆیی خۆمان هێزی مرۆیی هەبی واتە خۆمان چاودێری بین بەسەر زیرەکی دەستکردەوە دەبی خۆتان چاودێری بیکەن چونکە زۆر جاران یەکێکی شارەزا ئەگە لە میدیاش نەبی دەتوانانی ڤیددیۆیەکی وا دروست بکات. ئەو من لە پرۆگرامەکانی ڕابردوودا باسم لە کاریگەری زیرەکی دەستکرد کرد لەسەر گۆڕینی دەنگ لەسەر گۆڕینی ڤیددیۆ کە ڕەنگە سامپڵێکی چەند چرکەی لە دەنگی کەسێک وەربگرێ و دوای بتوانێت بە چەندین شێوازی ناشرین ئەو دەگە بەکاربێنێتەوە قسەی نەشیاوی پێ بکە بەڵام لە پاڵ گۆڕینی دەنگەکەیە دکتۆرە ماردین و لە پاڵ گۆڕینی ڕسم و ڤیددیۆی جوڵاودا ئێمە لە ئێستادا بەهۆی گەشەی تەکنەلۆژیایەوە بەداخەوە زۆر جار کاریگەری خراپ بەجێڵێ کە ئێستا ئێمە
فەیک نیوزمان هەیە ئەو دەستەواژەیی کە جیهانی و جیهان پێوەی ناڕەحەت بووە واتە هەواڵی ساختە زانیاری ساختە. باشە زیرەکی دەستکرد لێرە چیمان بۆکە دەتوانێت ڕێگە بگرێ لە زانیاریە هەڵە و نەشیا و ناڕاستەکان یا بە پێچەوانەوە ئەوی ژارمەتی دەرە بۆ گەشەی زیاتر و بڵاو پێکردنی زیاتری ئەم هەواڵە ساختانە. خۆی لە هەواڵی ساختە خۆی دوجۆر هەیە هەواڵی ساختە هەواڵک هەیە کە لە بنەڕەتی ساختەیە یعنی هیچ بوونی نییە هەواڵک هەیەە هەندێک لە یعنی لە بیدایەتەوە با بڵێن هەندێکی ساختەیە و هەندێکی دروستە ئەو جە لەو کاتەیە لەوەی ژیری دەستکرد بەکاردی کە ئەو کەس ئەوەی نیوە بنیوەیە یعنی هەندێکە هەواڵەکە دروستە و هەندێکی ترنە ئیزافاتەکەی لەسەری دەکرێت. زۆر جار خەبەرەکە هەواڵەکە بەخۆی دروستە بەڵام خەڵک باوەڕی پێ ناکات. زیرەکی دەستکرد دەکرێت یارمەتی دەربی لۆشیکردنەوەی ئەو خەبەرە بزانی بزانری ئەو خەبەرە ئایا ساختەیان سەختە نییە. من نمونەیەکی دەدەمێ لە ساڵی 2021 پشبرگەیەکی کۆمپانیەکی گەورە کۆمپانیای هەواوی کرا دەبان تیمێکی زانکۆی سەلاحەدین کەسێ قوتابی بەشداریان کرد لێرە لە کوردستان 24 لەگەڵیان چاوپێکەوتن پێکرا و ڕسم دانرا پاشی وی کە لە سوۆشال میدیای کە دانرا و دوای لۆت باز دەکەم گرنگی سوۆشال میدیا لە زیرەکی دەستکرد و لە شیکردنەوە و لە دانانی خەبەر. طبعا کۆمنتەکان هەر بە 3 ڕۆژی 1500 هاتبوو هەیە لایک و طبعا هەندێکیان زۆربیان نووسیبیان وانە بێکوشە نووسیبیان خەبەرەکە وانە باشە چۆن دەستگایەکی وەکو دەستگایەکی با بڵێن میدیایی کوردستان 24 خەبەرێکی ساختە دادنێ هەرچەندە ڤیدیۆ هەبوو هەرچەندە ڕسم هەبوو ناوی قوتابیەکان هەبوو بەڵام خەڵک باوەڕی پێ نەدەکرد هەرچەندە ئەوە خەبەرەکە ڕاستە. من کە سەیری کۆمنتەکانم دەکرد بەڕاستی زۆر کۆمنتی ناشیاو هەبوو. یەک لەوانە نووسی بووی یان بسن کە باوەڕ ناکەم یەک نووسی بوو ئەوانە یەکەمەکانی بەڵام لە ئەخیری یەک نووسی بووی تاکیدی وەزانکۆی سەلاحەدینە یعنی بەڵام من کە ویستم ئەوە بە شیکردنەوەی ئەو کۆمنتانە بکەم بە ڕێگای زیرەکی دەستکرد لەوەی بزانم ینی ڕزڵتەکەی چییە با بڵێن ئەو هەموو کۆمنتانە فیدباکی کۆمنتەکانت فیدباکی لە زیرەکی دەستکرد لەو پۆستەی بڕوا دەکە بە یەک ڕستە لەو منی هینا دەرێ 3 وشە بوو ئەو 3 وشە چییە متمانە بە گەنجی کوردی نییە ئەو هەموو کۆمنتانە کە دانرا یان بەسم لەوەیە کە ئەتو ژیری دەستکرد بەکاردێنی لە ئەوەی کە پۆستێکی دادنەی بزانە خەڵک حەزی لە کامە پۆستە طبعا هەر کە پۆستێک دادەنرێسەوە کە ینی ئەو بینراوی یان بیسراوی لە سوۆشال میدیاکەن کە دادنەی دەبی تووشیکردنەوەی لێ بکەی لێرە AI ژیری دەستکرد بەڕاستی دەستێکی باڵای هەیە تو هەر شێرێک بیکەی یان سەیری ڤیددیوەکە ینی بۆ نمونە ینی چاوپێکەوتنی ئەوڕۆ کە لە چناڵێکی یوتیوب دادنەی بڕوا بکەی ئەو کەسانە کە سەیری دەکەی چەند کە سەیری دەکا یعنی کە ڤیو چەند کەسە تا ئەخیری سەیری دەکە ئەو هەر یەکێک معنایەکی تری معنای هەیە یەکێک هەتانی وێ سەیری کرد یەکێک گرنگی بەسیدە 1-2 دقە و دەرهات یەکێک 2-3 جاران دووبارەی کردەوە ئەو لەو کاتی دەزانی ئەو کەسانەی کە با بڵێن بەرامبەر ئەو دەستگای میدیایی یان با بڵێن یەک لەوانە خولیان هەیە کە دائما متابعی ئەو دەستگای میدیایی بکەن دەزانی جارێکی تر لەسەر هەواڵیان لەسەر چ بابەتێک باسکەی ئەو جە لێرە بەڕاستی ژیری دەستکرد دەتوانی ساختە ببینتەوە لە عینیکە دەتوانی خەبەری ساختەشدا بنێ یان لە هەردوو لای دەتوانی ئاویشەی خۆی بکە واتە هەم خەبەری ساختت بۆ دەستنیشانەکات و هەمیش هاوکارە بۆ ئەوەی هاوکارە لە ئەوەی بزانی ئەمە شەکەوێتەوە سەر شێوازی بەکارهێنانەکەی تۆ بتەوێت چۆن سوودی لێوەرگری بەو شێوازە دەرەنجامەکەی دەرەکەوێ بەڕاستی ئەکید و نالم ئەو کەسانەی کە بەکاری دەینن دەبی با بڵێن دەورەیان دیتیبی یان ڕاهێنانیان لەسەر کردیوی لە ئەوەی خۆشیان بزانن ینی وەکو نمونەیەک ئێستا بەسام ینی وەکو نمونەیە کە بە سعاتێکیان سعاتێک و نیوەک چاوپێکەوتن لەگەیەک لە سەرۆکی وڵاتەکان تو ئەگەر زیرەکی دەستکرد بەکاربیانی دەکرێت ئەتو لەو سعات و نیوەکە دەزانی باسی چکرایە
گرنگی لەسەر چیکرایە یان ئەو شتانت لوت ئاسان دەکات. ڕاستە دکتۆرە زیرەکی دەستکرد بەکارهێنانی ئەم تەکنەلۆژیایە پێم وایە تێچووی زۆرە ئەمە نابێتە ڕێگریەک بۆەوەی کە دەستگا میدیایەکان لی سوودمەند بن بۆ بەرەو پێشچوونی ڕەوتی کارکردنیان بۆ پیشەی بوون. خۆی تێچوونی هەیە دکتۆرە سارەیان تەسەوەرکە ئەو ڤیددیۆیانە لانی وەکو نمونەی گۆڕینی هەواڵ بیکە بە ڤیددیۆ هیچ نییە کە بە فریبی، یعنی وەکو با بڵێن بەرنمەکانی مدجێرنی یان با بڵێن مۆشن براش یان ڕنوەیز ئەوانە پرۆفیشنەڵن بەڵام پێویستی بە تێچوونی پارێ و دووبارە دەڵێمەوە بەڕاهێناری ئەو بێژەرانە یان ئەو هەواڵ سازانە لە ئەوەی یارمەتیان بدا ئەکی تێچوونی هەیە، بەڵام تێچوونەکەی لەسەر ئەوەیە کە بینەر شتێکی جوان ببین. یانیک لە بەرنمەکان کە ژیرەکی دەستکرد بەکاردێت بەرنمەکانی زۆر جوانی سە لە میدیای عەرەبی زۆر باوە ئەو ڕۆشنبیرانە یان ئەو با بڵێن ئەکتەرانە کە کۆچی دواییان کردیە ینی و لە ژیان نەماون 70 ساڵ 100 ساڵ دەبینی دەردەکەون و قسەش دەکەن و هەندێکیان باسی دەکەن کە چۆن کوژران ئەگەر هەندێکیان کوژان چۆن کوژران یعنی وایە لوت پیشان دەدا کە خۆی قسەی دەکە ئەوە ئەکی تێچوونی دەوێت و تۆچینی هەیە. اینجا با تۆزێ باسی هەواڵ بکەین باسی ئەومان کرد کە ئیتر ئێمە لە بەردەمی ئەم مایکانە و لە بەردەم شاشەکانە نامێنین و ڕۆبۆتەکان شوێنی ئێمەگرنەوە، بەڵام ئێستا شتێکی تر هەیە کە میدیا جیهانیەکان پشتی پێدەبەستن. نازانم تا چەند لە میدیا کوردیەکانە ئەمە کاری پێ ئەکرێ، ئەویش نووسینی هەواڵی ئۆتۆماتیکیە بەبێ دەستێوەردانی مرۆڤ. دەزانی دکتۆرە ماردین لە میدیادا کاتێک ئێمە هەواڵێک بەرهەمەهێنین بە چەندین فلتەر و بە چەندین ستێپا تێپەڕێ هەنگاوە تۆ ئەم پەیوەندی بە سەرچاوی زانیارێکە ئەەکەی هەواڵەکە داڕێژی تۆ بڵاویەکەی تۆ وێنەی بۆ دانەی ئەگەر ڤیددیۆکان چەند گرتەیەک بێ مۆنتاژی بکەیت، بەڵام ئەم ئەمانە هەمووی بە چەند چرکەیەک بۆ ئەکا کەواتە ئەمە دەستکەوتێکی مێژوویە بۆ میدیا. ئەمە هەتاوەکو چەند ئەتوانێت سوود بە ناوەندی هەواڵ و بە ژووری هەواڵ بگەێنێ. دکتۆرە سارە من هەموو جاران دەلێم ژیری دەستکرد وەکو هاوڕەیەک دەوی بکرێت، یعنی بەڕاستی هاوڕەیەک تەبا من کە مامۆستایەکی زانکۆیە بەڕاستی ژیری دەستکرد ینی هاوڕێ منە هاوکاری یەکێک لەوانی کە هاوکاری من دەکات لە عینن لەو کەسانی کە هەواڵ ساز دەکەن بەڕاستی پێویستیان هەیە، چونکە ئەو کاتێکە تو 2 ساعات و 4 ساعات مەشغولی بکەی کە هەواڵێکی بنووسیت و تەختی هەموو جانبەکانی بابلێنی هەواڵەکەی بکرێ دەکرێت ئەو ژیرە دەستکردی بەکاربینی لە ئەوەی ئیشەکەیت و ئاسان دەکە. بەڕاستی من لەوەیە کە دەلێم با بەکار بێت، یعنی با بەکار بێت لە ئەوەی تو مەشغولی شتێکی تربی، تو بتوانی ئیشێکی تر بکەیت، تو بتوانی بەرهەمێکی ترت هەبی بەکاربینە و بابل ئیسیفادەکی لێ بکە، بەڵام ئەکید پێداچونەوەی دەبی هەربیکەی، بەڵام زۆر سعات و یعنی کات و ماندیبوونت لێ دەجێڕتەوە. بەڵێ دکتۆرە ماردین لە پیشەی میدیادا لە ئەخلاقیات و لە ئیتیکی کارکردندا ئێمە هەمیشە لە زانکۆ بە قوتابیەکانمانەڵێن یەکێک لە بنەما گرنگەکانی نووسینی هەواڵ کە وەکو بنەمایەکی ئیتیکی ئەژمارەکرێ بریتیە لە بێلایەنی. لە نووسینی هەواڵدا داڕێژەری هەواڵەکە نووسەری هەواڵەکە دەبێت ئەو پەڕی بێلایەنی خۆی بپارێزێ. ئەم بابەتە ڕێک زیرەکی دەستکرد چارەسەری ئەکا. ئەمە تا چەند دروستە کە هیچ لایەندارێکی پێوە نییە لە ناوەڕۆکی هەواڵەکانە و لە دیاریکردنی هەواڵەکانە. ڕاستە یەک لەوانەیە کە ئەو ژیری دەستکرد بەکار دێت، یعنی ڕێک لە ئەو مەبەستەیە تو هەواڵەکی دەنووسی پۆستێک دەیکەی ئەتو نازانی کە ئەو پۆستەیە بە ینی بابلێن بەبەر چاوی تو کە پۆستێک دەنووسی لەوانەی لۆ خۆتانیان لۆ کۆمەڵگەی خۆت بنووسییان لۆ جەماعەتێکی بنووسی ئەوە لە خەیاڵت و دانایە، بەڵام ژیری دەستکرد کە پێداچونەوەی بکە یان کە خۆی بنووسی ئەو ئینحیازە کە مەدرێن بایۆس زۆر لا دەبە، چونکە دەزانی ئەتو حیسابانەوە هەمووی ژیر دەستکردە هەموو ئەلگۆریتمە چەند جاران باسی ئەوت کردێ لە چەند جاران باسی ئەو کردی ئەو کوشە چەند جار دووبارە بووە ئەو کاتی دەزانی ئەگەر تو ئینحیازەکەت کردیە بایەسەکەت کردیە یان لادانێکت کردووە لە لای تەرەفک زیاترت باس کردیە یان ئەسڵەن
ئەخیرەکەی ئەو هەواڵی تو نگەتیڤە یان پۆزتیڤە ئەو باڵانسە ڕاگرێ ئەو باڵانسە زۆر بە جوانی ڕادەگری هەندێک لا وەکو گوتم یارمەتی دەری ئەو هەواڵسازەی بکە لە ئەوەی هەواڵێکی پوخت بنووسی واتە ئەمە بە داتای ڕاهێنرا و زیرەکی دەستکرد ئەیکا یان چۆنە خۆی یەک لەو مشکلە هەری گەورەمان هەیە بنسبەتی داتای عەرەبی طبعا ناکاتە داتای ئینگلیزی چونکەمە داتە سێتمان دەوێ بەڕاستی بەنسبەتی کوردی ئەو مشکلەمان هەیە یعنی هەندێک لە دەستگایەکانی ڕاگەیاندنی گەورەکانی کوردستانێک لەوانەیە ژیری دەستکرد بەکاری هێنا لە ئەوەی با بڵێن تەرجمەی فەوری لۆ 4 زاراوەی کوردی هەر هەواڵەکان یەکسەر بە 4 زارا لە عینی کات کە ئەمە قسەی دەکەم بە زمانی سۆرانی لە عینی کات بە زمانەکانی تر دەکرێت ئەوە بەکارهێنانی ژیری دەستکرد لەو ینی لەو حاڵەتەیە بەڵام ئەتوو یانی وەکو دەستگا هەتا چەند دادنێ ئەو ینی بابن ئەو ژیری دەستکردێ لە ناو پرۆگرامەکانی خۆت دادنێ لە ناو لەگەڵ بێژەرەکانی تو دەبی لەگەڵ هەواڵسازەکانی تو دەبی بەڕاستی ئەوە گرنگە باشە زیرەکی دەستکرد تەنیا بابەتت بۆ نووسێوە بابەتت پێشکەشەکە یان پێشنیاریشت بۆ کات پێشنیار با بڵێن لەسەر چڕادەوەستی لەسەر ئەو داتەی کە هەیتی یعنی وەکو نمونە کات و جەنابتان پۆستی دەکەن لە سۆشال میدیایەکانی ئەو هەر سۆشال میدیایەکان با بڵێن کوردستان بەشسار ئەو چ لە فەیسبووکە چ لە تویتەرە یان حتى ڤیدیۆیەکانی لە یوتیوب ئەو هەڵدەستی چ دەکات تەمشا سەیر دەکات شیکردنەوەی دەکات ئەو کاتی دەزانی خەڵک لەلایەنی چی بابەتێکیان پێ باشە نمونەیەکی دەدەمێ کۆمپانیەکانی بەرهێمێنانی زنجیرە درامایەکان بەڕاستی لە لای عەرەبەکان بە خۆزانی مانگی ڕەمەزان سەتان زنجیرە درامای دەردەچی ئەوان هەمویان زۆر گرنگە لەوان پۆستی بکەن لە سۆشال میدیا چونکە سۆشال میدیا ڕێگەی ئەوە دەدەن کە خەڵک فیدباکی خۆی بنووسی دەربارەی ئەو درامایە زۆر زار دەبینی نەفسی ئاکتەرەکان ساڵی پاشیوی دیسان زنجیرە درامەکەی تریان دروست کرد باش ئەوە چۆن زانیان کە ئەوانە ئەو ئەکتەرانە سەرکەوتو بوون ئەو بابەتە خەڵک پێی خۆش بوو ئەو هەموو بەڕێگای شێکردنەوەی ژیری دەستکرد کەواتە داتا ئالۆزەکانیش ئەتوانێت شی بکاتەوە دکتۆرە ماردین زۆر گرنگە لە لایوی داتای هەبی ئەو داتایە خۆی لەسەر داتای دەڕوە کە قسەکەت لۆ دەکا ئەگەر داتای نەبی ناتوانانی ئەو ڕستەکی لۆ دروستکە باشە کۆتا پرسیارە لێ یەکەم لەبەر کاتی پرۆگرامەکەمان لە تاوابوونایە یەکێک لەو کارە باشانەی کە زیرەکی دەستکرد ئەیکە لە بواری پرۆسێسکردنی زمانە و کە ئەمەش خزمەتە بە میدیا وەرگێڕانی ئۆتۆماتیکی یاخود با بڵێن وەرگێڕانی ڕاستە و خۆت بۆ ئەکا لە چه ئاسێکی میدیا ئێمە ئەتوانین سوود لەم وەرگێڕانە ڕاستە و خۆیە وەربگرین نمونەیەکی دەدەمێ طبعا ئێستا با بڵێن هەواڵێکی بەپەلە هاتیە ئەو هەواڵە دەبی لۆ 3-4 زمان وەرگێڕ بکرێت ینی ئەگەرت و ئەو کەسەی کە وەرگێڕان دەکا ئامادە بوونی نەبوو لە هەر هۆکارێک بی ئەو کاتی تو پێویستە کە یەکێکت هەبی با بڵێن ستاند بایە یان یەکێکی تر هەبی ئەو ئیشت لۆ بکە ئەگەرت تو خۆت بە زیرەکی دەستکرد نەبەستی خاصەتەن وەکو گوتم ئەو وەرگێڕانی خێرا ینی بەڕاستی ئەزمەیەکی زۆر گەورە خاصن لەگەرمە هەواڵەکان خاصن لەو زمانەکان تو مادام ئینتەرنەشنەڵ دەتەوێت خەبارەکانی تو ئەو هەواڵەکان کە دادنێ ئەو چاوپێکەوتنەکان کە دادنێ ئینتەرنەشنەڵ بی تو پێویستە بە نەک یەک و دوو ئەو کەسانێک کە وەرگێڕانی خێرا دەکەن لە لایڤ لە نەفسی کات پێویست بە 6 هەفتەکە ئەو 6 هەفتە ناتوانانی وەکو مرۆڤ پێیان بکەی یا لەوانەی بە پارەیەکی زۆر بەڵام ئەگەر خۆت بە ژیری دەستکرد ببەستی بەڕاستی ئەوە دەستکەوتەکە هەم لە دەستگای میدیاکانەکان طبعا هەردووکیان هەم بینراوەکە هەم بیستراوەکە و هەم ئاسانکاریەکە و هەم بەرەو نیودەڵت بوون دەچیت بەڕاستی زۆر سپاس دکتۆرە ماردینە عەبدوڵڵا ئەنوەر کە بەڕێستانۆک و پسپۆڕێکی بواری زیرەکی دەستکرد ئەمڕۆ میوانداری ئێمەتان قبول کرد لە ستۆدیۆ ماندوو نەبی زۆر سپاس دکتۆرە سارا هەر بژیت
بەڵێ بەڕێزان و بینەران و بیسەرانمان لە کۆتاییدا ئەتوانین بڵین ئەستەمە زیرەکی دەستکرد بتوانێت جێگەی ئەزمون و لێهاتووی و تواناکانی مرۆڤ بگرێتەوە، ئەستەمە کە بتوانێت توانە کەسیەکان لە ناو ببە، بەڵکو بە پێچەوانەوە دەبێتە هاوکارێکی باش و کار ئاسانی کردن بۆ میدیاکار و ڕۆژنامە نووسەکان بە تایبەتی لە بابەتە بنکۆڵکاریەکانە. ئێوەش ئاسوودە بن و خواتان لەگەڵ هەر بژیت.